بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ سەرەسەر پرسی موچە و دواکەوتنی لێکەوتەکانی کێلەی بەرپرسیارە هەروە باز لە ئایندەی دۆخی هەرێم و هەمواری یاسای بودجەش دەکەین. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید قسەی لەسەر دەکەین کە بەڕێزیان شارەزایەکی زۆریان هەیە لە بواری بودجە و موچە و بەردەوام خەریکی بەوێراچوونە. مامۆستا بەخێر بن، سوپاسیان سوپاس دەکەین. ئەگەر لە مەسەلەی موچەوە دەست پێ بکەین، کۆبوونەوەی دوێنێ ئەنجومەنی وەزیرانی عێراق باز لەوە دەکرێت کە بڕیار درراوە سێ موچە بنێردرێ بۆ هەر مانگی 760 ملیار و سوودانی و تێیفسانی ڕەزامەند بوونەوەی کە لە پشکی هەرێم بگوازرێتەوە، چکە وتیانە ئەوەی پشکی هەرێم لەبەرەوەی ئینفاقی فعلی هەژمارکراوە بەشی ناکە ئەو 11 تریلیۆنێک کە بۆ موچە دانرابوو. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، طبعا قانونی ئیدارەی مالی زۆر واضح لەوە کە موچەی داناوە بە خەتی سوور، بۆیە ئەگەر موازنە نەبوو، موازنە نەبێت لە ساڵێکە یەکێک لەو شتانەی کە سەرفەکرێت لە 1 لەسەر 12 موچەیە التیزاماتی دەولیەوە تا قڕوزە لەگەڵ مساهماتی دەولیە، مەسەن منەظەماتی دەولی کەوا عێراق مساهمەی تیا بکا بێ پارەکان بدا، غذاءە، دەواءە، تاقەیە، ئەمانە هەمووی با بڵێن خەتی سوورە نابێنەدرێن. بۆیە موچەی هەرێمی کوردستان و موچەی تەواوی فەرمانبەرانی عێراق ئەبێ ئەو خەتە سوورەی هەبێ کە ناکرێ فەرمانبەرێک لە عێراقا موچە وەرنەگرێت. لەسەر ئەم ئەساسەش ئەگەر مقدمەی قەرارەکەی مەحکەمەی اتحادی بخوێنیتەوە، باز لەوەکە ناکرێت لە عێراقا خەڵکێکە بێ و عێراقی بێ و فەرمانبەر بێ موچە وەرنەگرێت، چونکە ئەمە ئەبێتە سەرچاوەی با بڵێن فەقیری و هەژاری، ئەمەش سەرکێشێ بۆ کۆمەڵێ نەخۆشی کۆمەڵایەتی کە هەڵوەشانەوەی خێزانە، بەکارهێنانی ماوادی هۆشبەرەوچی و تا ئاخری. بۆیە موچە ئەبێ بە هەر وەسیلەیەک بێ دابین بکرێت. بەڵام ئایا کێ عەرقەلەیە و کێ کار ئاسانی ئەکا بۆ پێدانی موچە؟ لە ڕاستی ئەوەی کە بینیمان لە مانگی دووە کە مەحکەمەی اتحادی قەرارێکی مێژووی دەرکرد کە موچەی لە نێوان کێشمەکێشمی سیاسی دەرهێنا بەوەی کردی بە ئیلزامێک لەسەر حکوومەتی عێراقی. اینجا هەرێم داهات تەسلیمەکە، تەسلیمی ناکە، نەو دەفرۆشێ نایفرۆشێ، هەرچی ئەبێ عێراق ملزەمە بەوەی کەوا موچەی فەرمانبەران بدە. بۆ تەرجەمەکردنی ئەم قەرارە ئێمە قانونمان هەیە، ئەبێ قانونی موازنە جێبەجێ بکرێت. مشکلەیەک هەیە لە قانونی موازنە، کاتێ تەیفسامی دێتە سەر ئەوەی موچەکە سەرفکا بێ بە پێی قانونی موازنە سەرفیکە. لەو مەبلەغە پارەی کە 9 تریلیۆنە ئیزافەتەن بۆ 2 تریلیۆن دینار کە هی چاودێری کۆمەڵایەتیە، لەو 9 تریلیۆنە کە تاویزاتی موەزەفینە موچەی فەرمانبەرانە، لەبەرەوەی هەرێمی کوردستان لیستێکی پاکی نەداوە و هەر مانگێ دەوای مەبلەغێکی کردووە، لە ئەساسەوە کاتی خۆی ئەم 9 تریلیۆنە بەشی فەرمانبەرانیە کرد بەوەی کەوا 880 ملیار موچەکەیان بێ. لەبەرەوەی چوویە 996 و هەندێک جار داوای تریلیۆن و شتێکیان کردبوو، بۆیە موچەکە بەشی نەکردووە. تەیف سامیاڵێ من ملزەمم بەوەی کەوا ڕەسیدی خۆتان چەندێکە ئەوەندە نەقڵکەم، ئامادەی ئەوە نییە کە مناقەلە بکە چ لە بودجەی هەرێمی کوردستان یا لە بودجەی ئەو احتیاطی، چونکە لە عێراقا من ڕوبەروو لە تەیفم پرسی، جارێکیش لە کاک فازڵ نەبیم پرسی، وتم بۆ لە حساباتی ختامیە موچە ئەوەی کارینتان کردووە 40 تریلیۆنە، بەڵام ئێوە 42 تریلیۆن 43 تریلیۆن دانێ نەمیشەوتی. ئێمە زۆر جار بۆ ئەوەی تەرفیعات هەیە، مکافئەی نهایەت خیدمە هەیە، هەندێک گۆڕانکاری هەیە، بۆیە احتیاطەن 2 تریلیۆن تا 3 تریلیۆن ئەکرێت لەو 3 تریلیۆنە تەکمیلی ئەمە بکرێت، چونکە حساباتێکی سەهو کراوە، نەبوایە بیان هێشتای ئەم سەوە بکرێت. مادەم سەهو کراوە ئیدەن ئەبێ قەرەبوویکەنەوە. ئێستا بڕیار لە بەردەم تەیفسامی و سوودانیایە کە سوودانی ئەتوانێ بڕیاردا بە تەیف، چونکە تەیف نایکە، خود بە خود تەیف نایکە. سوودانی لەبەرەوەی ڕئیسی مەجلیسی وزەرایە بڕیار با بە تەیف کە مناقەلەی بۆ بکەن لە شوێنێکەوە. اینجا ئەو مناقەلەی لە کوێیکەن کێشە نیە، مهمەوەی موچە بدرێت. دەکرێت لە پشکی هەرێم ئێستا بەشی ئێمە دوو هینمان هەیە، تەشغیلیمان هەیە و ئیستیسماری. باش، ئیستیسماری لە تا ئێستا بۆ هەرێمی کوردستان سەرف نەکراوە، یەک دینار بۆی ڕادەستنەکەی نەوتەوە، بەهۆی ڕادەستنەکردنی نەوتەوە سەرف نەکراوە. لە بەغدایش کاک حەکیم، یعنی ئەگەر ئەچی سەیری هەموو بودجەی ساڵەکانەکەی کە بە عموم لە سا هەفتای تەشغیلیە لە ساسی ئیستیسماریە، هەموو ئەو ئیستیسماریە بە حەیاتی بۆ ماوەی 7 ساڵ من کە لەوێ خۆم مقارنەم کردووە،
ئەوەی کە لە نەوێژ نەبووم دیراسەم کردووە بە حیاتی ئەو لە ساسیە سرف نەکراوە بۆ ئیسtismاری هەمیشە نزیکەی لە کەمتریش سرف کرا لە سا 10 تا لە سا 15 خۆستاندارەکە دەبێت پێچوانە بێ وایە مامۆستا بە دڵنیاییوە ئەبێ بوجەی ئیسtismاری زیاتر بێت لە بوجەی تەشغیلی بەڵام عێراق ئەوە یەکە هەیە 8 میلیۆن تا 9 میلیۆن کەس موچەی لێوەرەگرێت بەزیستا بۆ گواستنەوەکە بۆ گواستنەوە ئەکرێ لە ئیسtismاری نەقڵکرێ ئەکرێ لە تەشغیلی نەقڵکرێ بەڵام ئەو تەشغیلیانەی نا ئەو ئیسtisمارانەی ناکەوە التیزاماتی دەولین بۆ نمونە ئێمە قەرزمان لەسرە ساڵانە 9 تریلیۆن دینار تا 12 تریلیۆن دینار ئەقساتی قروض و ئەقسات و با بڵێن عمولە و هینی قەرز دەدەینەوە ئەوە التیزامی دەولیە پارەی خۆراک التیزامێکی با بڵێن التیزام و نابێت لەوە مناقەلە بکرێ لە تەنمیە ئەقالی مناقەلە ناکرێت لە پترۆ دۆلار مناقەلە ناکرێت ئەی لە چی ئەکرێت لە تەشغیلی باق ئەوەی کە ئەمێنێتەوە ئەوە نییە وە لە بەشێک لە ئیسtismاری ئەم مناقەلەی ئەکرێت بۆیە یەکەم خاڵەوەیەکەوە بە یعازی سوودانی طیب مناقەلە ئەڵەن دوێنێ لە کۆبوونی ئەنجومەنی وەزیران بڕیانداوە بکرێ ئەوە کە بڕیاریان داوە طیب سامی ئەڵێ 760 ملیار ماوەتۆ لە 9 تریلیۆنەکە بەڵێ هەرێمیش پێویستی بە 996 ملیارە بۆیە بێ مناقەلەی ئەو بڕێی بۆ بکەن ئەنا ئەساس بڕیارەکە وایە بۆ 3 مانگ 763 ملیار ئەنێرن بەڵام تا ئێستا بڕیارەکە لە بەردەسان نییە و بۆ موچەی مانگی دایان بە تەواوی سەر نەکردووە حکوومەتی هەرێمان على ئاساس ملزەم کردووە بەوەی باقیەکەی لە داهاتی ناوخۆ ناوە مخالفەی قانونی ئیدارەی مالیە کە ئەبێ هەرێم ڕاستەوخۆ داهاتەکان تەسلیم کاتۆ ئەلا خۆی موچە بنێرێ بە تەواوەتی بینێرێ بۆیە من پێم وایە مناقەلەی بۆکەن بۆ مانگیدا چونکە ناکرێت لە عێراقا چینێک فەرمانبەر هەبن موچە وەرنەگرن ئەمێنێتۆ سەر مانگی 11 و 12 هەرێم قایمەکەی نردووە خوازیارم کە قایمەکە بێغەلوغەش بێ کە وان نییە لە دوا قسەما ئەڵێم ئەم هەموو مەعمەعەیەی لە 2014ەوە هەتا وەکو ئێستا کە دروست بووە کە فەرمانبەران 54 موچیان لای حکوومەتی هەرێمە کە هیچ مانگێک بە شێوەیەکی ئاسان و سەلس فەرمانبەر موچەی وەرنەگرتووە هۆکاری سەرەکی ئەم بابەتە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دوو هێزە باڵا دەست بەس ئێستا مامۆستا ئەمڕۆ 27 یانزەیە موچەی مانگی دە 57 ڕۆژە موچە وەرنەگیراوە موچەکەش نهاتووە ئەی بۆ موچەی مانگی ئێستا پێشبین دەکرێت هەرسێ موچەکە بدرێ هەرسێ موچەکە بدرێ بۆ موچەی مانگی دە بدرێ لە مانگی 12 ینی من مانگی 11 و 12 یاخود دەکرێت بچێتە ساڵی داهاتوو هەر سەرف بکرێ ئەوەی کە پێویستە بە داخستنی ساڵی دارایی ئەوە پەیوەندی بە موچەوە نییە چونکە ساڵی دارایی بۆ قەراراتی تازەیە بۆ ئەوانە نییە کە قەراری سەرفی لێدراوە بۆیە ناکرێ موچە لەسەر ئەساسی حساباتی ختامی دواخرێ یا خەزێنە داخرێ باس لەوە بکرێ بەڵام پێدانی سێ موچە لە 33 ڕۆژە هەموو 11 ڕۆژێک موچەیەک بدرێ کاک حەکیم زەحمەتە چکە دوێنێ لە کەناڵێک ئەگەر پارەکە بنێرن عراق هینناکە ئەبێت تەدقیقی بەیانات کاک حەکیم چەند ڕۆژی پێچێت تا بەیاناتی مانگی 11 تەدقیقکەن دوێنێ و پێرێنێراوە لانی کەم 16 ڕۆژی پێچ ئێتۆ 16 ڕۆژی تریژەوەەوە 32 یعنی ئەبێ ئیلا لە ئاخری مانگ و موچەی مانگی 12 وەربگیرێت لە کاتێکە پێویستی بە بڕیارە پێویستی بەوەی ئەو کورتێنانەی تایەتی پڕکرێتەوە هەرێمیش عادەتەن حەزی لە مەماتەڵەیە بە موچەی فەرمانبەرانە بۆیە قەناعەتم وان نییە هەر سێ موچەکە لەم پێویستیانی دەکرێت مانگی یەکی ساڵی نوێ موچەکە بدرێ ئیشکال دروست ناکە بچینە ساڵی نوێ موچەی مانگی 12 بدرێت لە ڕووی حساباتی هیچ دروست نانە هیچ ئیشکالێکی تیانێ یعنی حتا ئیشکالیش دروست بێ خۆ دنیا کاول نابێ یعنی ئەوە قوتی هاوڵاتیە گۆڵدن براون لە قسەیەکی زۆر مەشهوری ئاڵێ کاتێک ئەمنیەتی هاوڵاتی ئەکەوێتە خەتەرەوە ئیتر باسی مافی مرۆڤ و ئەو شتانە مەکەن ئەمنیەتی هاوڵاتی بە دوو شتەکەوێتە خەتەرەوە ئەمنی غیزایی هەیە خۆراکی هەیە ئەمنی گیانی هەیە حیاتی بپارێزێ ئەگەر موچەی نەدەیتێ ئەمنی غیزایی ناپارێزێ بۆیە لە کاتێکە ئەمنی غیزایی هاوڵاتیەکە کەوێتە خەتەرەوە ئیتر دەستور ئەوە سێردێ باش لە چ کاتێکە ئەحکامی عورفی جێبەجێ بێ کاکەین
لەو کاتانەیە کە وڵات لە حاڵەتی تەواریە واتە ئەمنی وڵاتیان ئاسایشی وڵاتیان هاوڵاتیان کەوتۆتە خەتەرەوە بۆی حاڵەتی تەواری دەستور تعلیقەکرێ ئەوە سێندێ قوانینەوە سێندێ ئەحکامی عورفی ئەوەیە بۆیە موچەی هاوڵاتی بدرێ ئیتر دەستور بەهای بەس دەبێت چی بکرێ مامۆستا بەوەی کە مەوەکو ساڵی ڕابردوو حکوومەتێریم ساڵی ڕابردوو سێ موچەی خوارد ئەم ساڵەش نەخورێ یعنی دەبێت چی بکرێ ڕێکارەکە چیە ئەرکی کێ لەکوێ بکرێ لە ڕاستیە محکەمەی اتحادی قرارەکەی زۆر وازەحە ئەرکی حکوومەتی عراقی کە موچە بدە دیوەکەی تری ئەرکی حکوومەتی هەرێمە کە بەیاناتی صحیح و دروست بدە ئەگەر هەرێمی کوردستان بەیاناتی صحیح و دروستی نەدا لە کاتی خۆیان مەسئولیەتەکە مەسئولیەت ئێمە ئەگەر بەیاناتی صحیح و دروستی دا و حکوومەتی عراق تەلەکۆئی کرد ئەوە خەتاکە خەتای حکوومەتی اتحادی باشە بەس پەیوەست بە داهاتی ناوخۆ ئێستا دووبارە کێشەیە داوای داهاتی ناوخۆ دەکەن ئەم کێشەی بۆ ینی ئەوە قەرارەی محکەمەی ئەو قەرارەی ئەنجومەنی وەزیران باشە متعلقە بە داهاتەکە بە ڕادەستکردنی داهاتی ناوخۆ چونکە موازنەوە ئاڵێ باش کەوتم قەرارەکەی محکەمەی اتحادی ئەڵێ بێ موچە سەر بکەی بەڵای بە چ قانونێک چوارچەوەکەی چه قانونی موازنە هەر لە دەڵێن ناو لە پشکی هەرێم لە بوجەداوە مەسەن قانونی موازنە ئەڵێ بەمەرجێک داهاتە ناوخۆیەکان ڕادستی حکوومەتی اتحادی بکرێت طیب ئەگەر بیانوێکی هەبێ و ئەو فەقەرەیە ئەو فەقەرەیە کە داهاتی ناوخۆ هەرێمی کوردستان بۆ چەند مانگێک چوار نزیکەی 8 ملیاری 321 ملیار 320 میلیارد دیناری ڕادست کردووە لە ڕاستیا بە پێی قانونی ئیدارەی مالی مادەی 27 ئەبوایە هەموو داهاتەکانی ڕادست بە پێی خۆیان بێ مامۆستاوان دەڵێن 350 میلیارە داهاتی نانەوتی ینی ئەگەر زەربی کەی تقریبا 11 مانگ دەکاتە 3 تریلیۆن زیاتر لە 3 تریلیۆن و نیو بەتای ئەنی بەشی مانگێکیان تەسلیم نەکردووە پێیەوە بێ تا ئێستا نەخێر نەک بەشی مانگە هەر بەشی دە ڕۆژیان تەسلیم کردووە 320 میلیارد 321 میلیارد خۆی دڵێن مانگانە 320 مانگانە 325 تا 350 نام مەحزەریان واژوو کردووە وەزیری دارایی ئەوەی من بیستم ئەڵێن مەحزەرێکی واژوو کردووە کە چوونەتە بەغدا و توێتیان داهاتی ناوخۆتان چەنە وتوێت ئێمە مانگانە داهاتی ناوخۆمان نزیکە ئێستا لە 11 مانگە لە داهاتی ناوخۆ کە دەبوومیان تەسلیم کردە بەشی 20 ڕۆژیان بەشی هەر ئەوەندە 23 ڕۆژ لەبەرەوەی حکوومەتی هەرێم حکوومەتێکی با بڵێن لەم پەر دروستکەرە ئەگەر ناوی بنێن حکوومەت چکە من هەمیشە پەشیمانم و کاتی کاڵم حکوومەتی هەرێم پەشیمانم لەوەی ئەوە حکوومەت نییە حکوومەتداری وا ناکرێت کاک حەکیمگیان ئەمە دەسەڵاتێکی خۆسەپێنی قۆرخکاری مافیا تەبیعەتە یعنی فەرمانبەر لە غەیری ئەوەی دێت ئیش بۆ تۆ ئەکاو دەوامت بۆ ئەکاو کاراسانیت بۆ ئەکاو تۆ ئیلزام کردو تۆ توتەوەرە بە فەرمانبەر مانگانەوە نەموچە دەدەمێت ئێوە عەقدێکە لە بینی ئەو دوو تەرەفا لە بینی فەرمانبەرێک و حکوومەتە ئەو ئیشەکەی خۆی جێبەجێ کردووە بەوەی دەوامەکە بەڵام حکوومەتی هەرێم ئیشەکەی جێبەجێ نەکردو بەوەی موچەی نادات بۆیە لەما مقەسر حکوومەتی هەرێمە کێشەکە لەکوایە من هەمیشە ئەوە ئەڵێ مەگەل لە ساانەوە دەکەی خەتای حکوومەتی هەرێمە لە سادەکەی خەتای حکوومەتی اتحادی ئەو لە سادە ئەوەیە کە حکوومەتی اتحادی ئیجراعات ناکا بەرامبەر بە پەرسانی هەرێم یعنی ئەگەر من بەرپرسی وەزیری دارایی بوومایە لە عراق وەزیری دارایی عراق بوومایە بەدڵنیاییوە مانگ بە مانگ موچەکەم سەرفە کرد بۆ فەرمانبەران باشە بەڵام سکاڵای یاسایشم لەسەر ئەنجومەنی وەزیران لە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە مروران بە جێگرەکەی هەتا ئاخر وەزیر چونکەوان عەرقەلەی ئەساسین بۆ پێنەدانی موچەی فەرمانبەران دەسەڵاتە بە فەرمانی دەستگیرکردنیشت بۆ دەردەکردن دەسەڵاتم بوایە خۆزگە دەسەڵاتم بوایە باوەڕ بکە کاک حەکیم بڕیاری حجزی ئەموالی مەنقولە هەرچی سەرمایان هەیە حجزمە کرد منعی سەفەرم لێکردن وە خۆشیانم حیزە کرد تاوەکو ئەو مەسەلەیە حەلب بەس بەداخەوە دەسەڵاتم إن شاء الله پیدا دارید مامۆستا بس سەبارەت بە لو أن قرآن فرمي ما شاء الله لو آية لو أن بي قوة أو آوي إلى ركن رشيد باشە مامۆستا یان سەبارەت بە ئێستا گەر گویان لێم بێ ئینشاءالله ئەڵێن بە حیاتی قوی نابێت پێویست بەنەوت ئێستا هەمواری یاسای بودجە کراوە بۆ بەرمیلێک 16 دلار بەڵێ پەرلەمانی عێراق خوێندنەوەی یەکەمی بۆ کرد دەڵێن خوێندنەوەی دومیشی بۆ دەکرێت دەکەوێتەوە سەر ئەوەی خۆی ئینجا لەمە دوایە خەڵک سوودمەند دەبێت لە ئەوەی کە موچە بدرێت لە کاتی خۆی ئەمە قەزەیەکی سیاسی باشە ئەمە قەزەیەکی سیاسی بووە جەنابەت ئاگاداری وەکوی عەلامیەتی نەشید کە لە ئێستادا یەکێک لەو ئەگەرانەی کەوا
ئیسرائیل با لە منشعاتی نەوتی عێراق کە بدا لە منشعاتی نەوتی عێراق تووشی شەلەلەکە کە نەتوانێت نەوت بنێرێ تاکە شەرەیانی تەغزیەی داهاتی عێراق نەوتە ئەگەر لە نەوتەکەی بدرێت کەواتە بووجە نابێ عێراق ناتوانێت التزاماتی مۆزەفینی خۆشی جێبەجێ لەبەر ئەوە پەنای هێناوە بۆ ئەگەر درا لە وەسەط و جنوب درا لە جنوب و مەوانەی جنوب وێران کرا و بۆری وێران کرا و باخرە وێران کرا ئەوە منفەزێکیان هەیە لە جیهانەوە لێوەواتوانن بەس خۆی دوو بۆری هەیە بۆریەکیان هی هەرێمە لە خۆرمەڵەوە بۆریەکیشان هی بڵێن حکوومەتی عێراقی نۆژەنی کردوتەوە کۆنەکە مامەعناه ئەوەی ئیسرائیل قورسە بەعالەمەی هەرێم بەعالەمینای جیهان بەزەتوانێت بەعالەمیناکانی بەسڕە ئەتوانێت با لە بیرە نەوتەکانی ئەوێ بەڵام بیرە نەوتەکانی هەرێمی کوردستان پەراکەندەن ڕەنگە ئیسرائیل بە شێوەیەک لە شێوەکان دەست نەبا بۆ ئەمانە بۆیە عێراق بەخۆشی خۆی نەبووە پەنای بردوتە ئەوەی 16 دلار سەرفەکە بۆ یەک بەرمیل بەزەوە باشە تەسلیمی سۆمۆش دەکرێت خۆ بەدەڵێتەکەی ناوان دەسەڵاتیان بەسەدا دەمێنێت سۆمۆدافرۆشێ عێراق رازی نابێت باشە بەس دەمە دوو هەر بە هەمان نرخی سۆمۆ دەفرۆشرێت چکە 70 دلار لە بوجە دیاری کراوە بە نرخی سۆمۆ دەفرۆشرێت پارەکەی باشە ئەچێتۆ CIB1 بانکی مرکزی ئەو حسابە حسابەتی بۆ بکرێتەوە ئەچێتە ریزال بانک نا حساباتی نەوتی عێراق یەک شوێنە ئەچێتە ریزال بانک لە ریزال بانک فیدراڵی ئەمریکی دوای 24 ساعت بۆەوەی حجز نەکرێ دێتە حسابی CBI2 CBI2 ئەی خاتە حسابی بانکی مرکزی لە بانکی مرکزی حسابی 67یان هەیە حسابی 67 حسابی وەزارەتی دارایی حکوومەتی اتحادیە اینجا التزاماتی حکوومەتی هەرێمی لێدا و 16 دلار و ئەوانە باقیەکەی ترێ بێتە خەزانەی اتحادی باش بەس کۆتایی بە نەوتی قاچاقیش یاخود دەرفەتیان دەبێ هەر بۆ دزی و قاچاقی ئەزانی چۆنە کاک حەکیم من قەناعەتم وایە هەندێک وڵات هەیە سیمی خاڵدار مەسەن بینی غەزە و ئیسرائیل 6 مەتر بەرز 8 مەتر بەرز بوو پێم وایە 6 مەتریش کۆنکرێت بوو لە ژێرینەکە 2000 هەر بڕیان حکوومەتی هەرێم هەموو دنیای لێ بکەی بە کامێرە و درۆنی مراقەبە و ئەوانە بە جلیکانە بووە نەوت بە قاچاقەکە ئەبا بە جلیکانە بووە نەوت بە قاچاقە بە یعنی من منطقەیەکی حدودی باسییان بۆ کردم چۆن گاز نەقلەکەن بۆ ئەم دیو بەسدا لەو دیوێ حدودۆ حوزێکی گەوریان کردو تەنکێکی گەوریان داناوە دێن گازەکەی تێەکەن ئێنا و حدودی وڵاتەڵێ بۆ چتانەڵە بۆ زستانمانە و سۆبە پێک سۆندایان دێ هەڵکردووە بە حدودەکە هێناوێنە بە ژێر زەویە حتا نزیکەی کیلۆمەترێ 2 کیلۆمەتر بڵێنەوە بە قاچاق بردننی نی پێ دوێ دەسەڵاتدارانی هەرێم گەر بەجریکانش بێواز لە تزیینیانە نە من قەناعەتم وایە ینی ئەڵێ خۆیە فێر بووی بە شیری تەرکی ناکەی بە پیری باش حکوومەتی هەرێم ئەمە بۆی بووەتە خۆ کە ئەم بە قاچاق بردننی نەوتە تازە ئەو دوو هێزە دەسەڵاتدارە هین ناکەن من هێزێکی سیاسی هەیە جارێک لەگەڵ بەرپرسێکیانە دانیشتم مەقڕێک لە کاتی شەڕی ناوخوا درا بۆ دەست ئێمە بە ئەمانەت ئێمە 4 حزب هەر کەس دوو کەسمان دیاری کردبوو لەو مەقڕا بە ئەمانەت بیپارێزن یەکێ لە حیزبەکان حزبێکی ئەلمانی کوردستانە چوو بوون هینەکان شکان بوو ژووری مەغزەنیان شکان بوو برنج و ئاوتەماتەوە هەندێک شتیان بردبوو منیش تەلەفۆنم کرد بۆ برادەرم وتی وڵای ماوەسا پێم سەیرە تۆ تەلەفۆن بۆ شتی واکە وتم ئاخر ئەوە ئەمانەتە و لە عوهدەی ئێمە ئێوە نابێتی مامۆستا ئێمە حیزبێکین ئەگەر هیچمان دەست نەکەوێ بیدزین پێڵاوەکانی خۆمانە دزین سەبارەت بە هەمواری بووجە بەس لە بودجەی بۆ 2025 تەناوی نێوتی هەرێم هەموار دەکرێتەوە ینی خشتەکان تر گۆڕانکاری مەفرۆز وایە ئایا داهات چەند بووە ئەو خشتانەی کە هەیە ئەگەر دەستکاری ناکەن چکە قەراری قانونەکەن ئەڵێ چی ئەڵێ بووجە بۆ 3 ساڵە ساڵی یەکەم وجوبیە سەنەتەین لاحقەتەین 2 ساڵەکەی تر قابلە للتعدیل يعني ئەکرێت تعدیلی جوزی بکرێت ئەکرێت تعدیلی کولی بکرێت پێم وان نییە تعدیلی کولیان کردبێت چونکە وایە لە مانگی دا تعدیلەکان بنادایە لە دەیدا ئەوە ساوی نردوێنە بەس بۆ نەوتی هەرێمەوەی دیارە ئەویان کە نردووە ئیتر 211 تریلیۆنە هەموو داهاتەکە و نەفەقاتەکە و
داهاتەکەیش تقریبا کەمترە لەوە 64 تریلیۆن کورتێنان هەیە کەەوە مخالفی قانونی داری بەس مامۆستا ئەوەی کە پێویستە پشکێرێ موچە هەرێم بەڕێزت باستەوە کە ئێستا ئەوەی کە موچە خۆران بەرز بۆتەوە بۆ ئێستا دەڵێن بۆ دوایین مانگ داوای 96 ملیاریان هەندێک مانگ داوای تۆشتیان کردووە ئەگەر مانگ 8 ملیار ئەگەر موچەش هاوتا خانەنشینەمەتەوایاوکە بدەسێت سەر و تریلیۆنێ بەتاکی یخۆی کە بۆ موچەی هەرێم دانراوە 11 تریلیۆنە نەدەبێت دەستکارێکی بکرێ یاخود چۆنە دووشە دەبێت کورتێنانە لە ساڵی ڕوونەدا دووشە دەبێت دەستکاری بکرێت یەکەم حیسەی هەرێم لە تەنمێ قالیمە لە تەژغیلیشە ئێستا هەرێم بە فەرمی دوای ئەم سەژمێریە بووە لە 14 کە لەو پێشیشە لە 14 بوو بەس 12.6 چکە من ئەحسای 2009 تا 2009 وەرگتووە لە وەزارەتی پلانکاتی خۆی بە کتابی ڕسمی وەداومەتە وەفدەکەی هەرێمی کوردستان وەداومەتە وەزیری دارایی و کاتە دوو وەزیری دارایی کوردەبوون کە ئەوە حیسەی کورد 13.92 بێ لە 14 دانێن بەڵام جەناب دو ساڵ لەمە بەریش بەرنامە هەروت نزیکی لە 14 لە 14 بۆیە ئەو لە 14 ئەبێ ئیعادەی جەدوەلە بکرێتەوە بەرپرسانی هەرێم و ئەندام پەرلەمانە بەڕێزەکان ئەبێ داکۆکی بکەن لەسەر ئەو قەزیە کە لە 14 چونکە لانی کەم ئەو لە 12.67 ئەو لە تقریبا دووە تاگاتە لە 14 تاگاتە لە 14 نزیکەی ملیارێک دۆلار زیادەکە بوجێ تریلیۆنێک دیناری تریلیۆن و نیوێک زیادەکە کامە بۆ هەرێمی کوردستان بابەتی بەسی دەکرد دەبێت لەکوێ دەستکاری بکرێ بۆ وەزارەتی دارایی چونکە بوجەی تەشغیلی وەزارەتی دارایی تەبەنیەکە بوجەی استثماری وەزارەتی پلان ئیحساکە لەکوێکراوە لە وەزارەتی پلان ڕاستەوخۆ وەزیری پلان ئەتوانێت ئەو حیسەیە گۆڕانکاری تیا بکە بە موافقەتی وەزارەتی دارایی چونکە بۆ معلوماتی بەڕێز کاک حەکیم بوجەکە کە دانراوە وەزیری پلان دایناوە وەزیری مالیە داینەناوە هەر 3 ساڵەکە محەممەد تەمیم دایناوە بۆ زیادە گونجێ وەزیری دارایی داینێ وەزیری پلان دانان داینێ سوودانی کاتی خۆی زۆر متمانەی بە محەممەد تەمیم هەبوو کە ئەو بوجێدانێ بۆیە من محەممەد تەمیم خۆیم بینی بەڕێز دکتۆر محەممەد تەمیم بە حکمەوەی 7 ساڵ لە لیژنەی مالیە بەیەکەوە پیاوێکی زۆر بە ئیمکاناتە زۆر بە ئیمکاناتە بۆیە بوجەی هەر 3 ساڵەکە محەممەد تەمیم داینابوو لەگەڵەوە پێم وایە 3 ساڵیش گۆڕی 3 جار لەسەر یە گۆڕی چکە سیاری نەوتیان بە 3 جاردانە هەر 3 جارەکەش گۆڕی سەبارەت بە موچەگەر موچە بێت هەرێم دەبێ بڵین تاواکاری بۆ بکارە داهاتی ناوخۆ بۆچی دەڵێن ئێستا بەنی بەغدا پێشتر ئێستا لە نەوت پێشتر بەرلەوەی کە نەوت هەرێم ڕابیگیرێ لە 3 مانگی یەکەمی 2023 445 میلیار لە نەوت داهاتەوە لەگەڵ داهاتی ناوخۆ موچەیان پێدا ئێستا 760 میلیار ئەگەر لە بەغدا بێ دەڵێن کورتێنانە و بۆشمان پڕ ناکرێتەوە هەرێمی کوردستان پارەیەکی زەبەلاحی لەبەردەستە لە مانگی دووە داهاتی ناوخۆی ڕادستی حکوومەتی اتحادی نەکردەوە یعنی ئەو پارە زەبەلاحی کە ئەو 2000 دەسەڵاتدارە مەسەڵەن بۆی قسەی خۆیان بێنینەوە پارتی ئەڵێ داهاتی سلێمانی و هەڵەبجە 1 دیناری نهاتۆتە خەزینەی هەرێم ئەوە پارتی لەسەرێکێت یەکێتی ئەڵێ لە پارەی داهاتی هەولێر و دۆک هیچ خزمەتێکی سلێمانی نەکراوە ئێمە ئەگەر قەناعەتمان کرد بە قسەی ئەم دوو هێزە سیاسیە بەس لەوە بە قسەیان دەکەین قەناعەتمان بە قسەیان هەیە کە ئیتیهامی یەکەکەن چونکە پارتی و یەکێتی لەوە بە یەکێڵێن هەمووی ڕاستە بەس لەوە بە خەڵکێڵێن هەمووی درۆیە وازح قسەکەم لەوە بە یەکی ئەڵێن مەسەن پارتی ئیتیهامی یەکێتیەکە ئەڵێ ئەو کار لە مەسایلی مالیە هەمووی ڕاست پێ دوای ئەوانەیە کە دەڵێن کورتێنانەیە درۆیەکی شاغدارە یعنی وەرە سەر واقع حاڵەگەل مانگانە 350 میلیارد داهاتی هەرێم ناوخۆ هەبوو بێ جگەرە داهاتی نەوتی قاچاغش بێزگە لە داهاتی نەوتی 200 میلیارێک دەبێت ئەوەی کە بارێک دەمێنێتەوە کاک حەکیم هەموو ئەو خەڵکە کادیرەکانی خۆیان نەزانن کادیرەکانی یەکێتی و کادیرەکانی پارتی ئەزانن بەوەی لە کاتی انتخاباتەکە چ تەخشان و پەخشانێک بە پارەیەکەن چەند زیمە مەکڕن چۆن مەسەلەن هەموو دەنگدەرێک چلیتر بنزینیان داوەتی ئەوەی پارێزگاکان 25,000شان داوەتێ لەم دەنگدانیشە کە خەڵک دەنگی داوە پارە دراوە و سەیری ئەو سەرفیاتە بکە بۆ لە کاتی هەڵبژاردنە لە ڕێکلامە بەکاریان باشە بەس ئەو پێویست بوو بۆ بانکی کردن و برێرەکەی دادگای فدراڵی و لەگەڵ هەژماری منیش
یەکیتی پێشتر زۆر سوور بوو نووسراویش کراوە بە ناوی جێگری پارێزگارەوە بۆ بانکی ناوەندیان دەکەن دەڵێن ڕێکارێکە هەڵەیە و دەبێت مامەڵە لەگەڵ وەزارەتی دارایی عێراق بکرێت ڕێکارە ئیدارەکە چۆن ئەگەر ناوچەیەک بیوێ جێبەجێی کا بۆ مدیری ئامی ئەو دائیرانە ئەو کتابەی کەوا جێگری پارێزگار کردوێتی بۆ بەغدا بەس بۆ بانکی ناوەندی کرد بۆ بانکی ناوەندی دڵمان پێخۆش کەواتە یەکێک لە موسسەکانی یەکێتی ئەگەر بەڕاستیشیان نەبێ لەگەڵ تەوتینایە بەڵام ئەوە تەکمیلەی هەیە ئەمری بکردایە بە مدیر عامەکان لە منطقەی خۆیان هەموو ناوی فەرمانبەران بە کامل داتا و بەیانات و ئامادەکەن و وەفدێکی پارێزگای سلێمانی بڕۆن لەگەڵ وەزارەتی دارایە بڵێن ئێمە فەرمانبەرەکانمانە ئەمانەوێ تەوتین بکەین لە بانکی ڕەشید یا ڕافیدەین خاڵی دووەم ڕەشید و ڕافیدەین یا TBI هەرچەندە قەرارەکەی محکەمەی اتحادی ئیشکالی کتیای لە ڕێوەی نابێ ئەو بانکە فەرعی هەبێ ڕەشید و ڕافیدەین ئەوە ناوەکانە ڕەشید و ڕافدەین فەرمون تەوتین بکەن بۆمان ئەوە بەشی دووهەمی بوو بەشی سێمی ڕافیدەین و ڕەشید ئەهاتن ئەو فەرمانەیان دابەشە کرد بەسەر فەرمانبەران و تەوتین دروستە بوو حکوومەتی اتحادی پشتی سلێمانی و عەودێتی فەرمانبەرەکانی جیا کردو لە هەرێم ڕاستە خۆ پارەی بۆ خستنە و بانکی ڕەشید و ڕافیدەین و مۆزەفی نەسوون وەریانەگەن بەس هیچ لە بۆندێکیان دەڵێن دەبوو نووسراوەکە ئاراسی وەزارەتی دارایی عێراق بکرێت لەبەری بانکی ناوەندی ڕاستە ئیشکالە بەڵام یەکێتی لە مامەڵەیەکی ناتەندروستەکە مەسەن بەشە حیزبیەکەی دژی تەوتینە بەڵام بەشە حکوومیەکەی تا ئێستا ئەوە یەکەم جارە لێیانە بیستین کە کتابی وا دەرەکان ئەوەتانی کتابەکەش لە ڕووی داریوە خەلەلی ینی دەبێت وەکوتە هەنگاوی دواتری سوودی نابێ هەنگاوی دواتری بۆ جێگری پارێزگار کردوێتی بۆ پارێزگار نایکە بۆ نایکە نازانم ینی لەو سحرە تێناگەن خۆ پارێزگار ئێستا بێلایەنە سەربەهی جێزێکی سیاسی نییە تاوەکو بڵێ لەسەر مەکەوێ بەڵام مەفروض وا بوو ڕئیسی وەحدەی ئیداریە ئەگەر لە خەمی موچەی فەرمانبەرانان نییە واز بێنێ لە پارێزگا تا کەسێک لە خەمی ئەو قەزەیە بچێتە شوێنە ئێستا ئەو مەسیجەمان پێگەیشتووە پارێزگا لەگەڵ و بابەتانیە جێگرەکە لەگەڵ و بابەتە دەبێت خۆی قسەیەک بکەلەوە بارێ ئەبێ وەڵامێک بداتەوە کە ئایا ئەبێتە بەشێک لەو سراعات دیارە حتممە ئەڵێ من نامەوێت بمە بەشێک لەو سراعی نێوان پارتیۆی مامۆستا بەزەوەی کە بەڕێز باسکرێگە نەچێتە قۆناغەکانی دواتر لیستی موچە نەنێژن و دەکاری فەرمانبەران بانکەکان نەکرێت سوودی نانە هیچ سوودێکی نییە چونکە تەوتین لەسەر ئەساسی داتا و بەیانات و ناوەکرێت ئێمە وەکو پەرلەمان چۆن ناوی پەرلەمانتارانی خانەنشین و ئەوانەی فعلی لە ئیشان ئەیدا بە بانکی TBI ئەڵێ ئەمە ناویانە ئەمە موچەیانە ئەمە فڵانێ ئەمە ڕقەمیانە هەموو شتەکان ئەوە حساب بانکەکەیەتی ئەیکات حساب بانکەکەی مەشوەرێگی ئەبێ ناوەکان بنێرێ باشە بینە سەر پێویستکەینەوە موچە و دۆخی دارایی بە پێکێنانی کۆبوونەوە یەکەم دانیشتنی پەرلەمانی کوردستان پێکێنانی حکوومەت ئەوەی کە پێویستە بەرژیانی خەڵک یەکەم کۆبوونەوە بێ پەرلەمان بێ چ حکوومەتی هیچیان لێ چاوەڕێ دەکەی یانی تا ئێستا هیچ تێگەیشتنێک لە نێوان پارتی وێکێتیان نەکراوە سەرۆکی هەرێم تەحدیدی مەوعیدی کردووە هەرچەندە مەوعیدەکە خەلەلی تایە خات و ڕووپاک ڕوونکردنەوەی زۆر جوانی داوە خوازای باتوێخۆ کە مخالفەی قوانینە هەرێم تازە ڕاهاتووە لەوەی یعنی بیبەرە کام وڵات زۆر قانونی ئەو بەرپرسانەی هەرێم مخالفەی قانونیەکەن تازە فێر بوون هەموو دنیا کاکاکی عێراق و هەرێمی کوردستانە هەموو دنیا پێش ئەوەی پەرلەمان کۆبێتەوە بە ئیتفاق سیاسی بکرێت لەسەرەوەی تەشکیلەی ناو پەرلەمان چۆنە چونکە تۆ سەرۆکی کاتی دەبێت سەرۆکی سن بە تەمەنترین ئەندام ئەو سەرۆکی سینە نابێت جلسەی پەرلەمان بکاتەوە دوای بە مەفتوحی بێڵێتەوە چکە و مخالفی قەراری محکەمەی اتحادیە هەر کەسێک بیکەوە سەرپێچی یاسایە ئەوە سەرپێچی یاسایە دوایی لەسەر ئەوە بنیادی هەرچی نرا دوایی ئەتوانی تانی لێ بدەی لە محکەمەی اتحادیە بەس خۆ مامۆستاەوە چاوەڕ دەکەوێت بەڕێز دەڵێ ئێستا ئیتیفاقەکە نەکراوە بۆ یەکەم کۆبوونەوەی پەرلەمان دووشەممەی داهاتوە باشە هەرێم دوی مانگ یا سێ مانگ بەڵێ هەرێم ئەوەی قەنەعەتی پێ نییە سەروەری یاسایە ئەو دوو حیزبە دەسەڵاتدارن ئەوە یەکەم ئایا ڕئیسی سن لەنەوەی نوێ ئایا نەوەی نوێ ئامادەیە ئەو مەسئولیەتە بگرێتە ئەستۆ ئامادەیە کە هەمیشە باز لەوەیە کە
محکمەی اتحادی قەرارەکانی بات و ملزەمن ئێستا خۆی بێدە و قەراری محکمەی اتحادی بشکێنێ چکەوە سابقەی قەزاییە. برارەکەی دادگای فیدراڵی چی دەڵێ گەدانیشتی پەرلەمان بەکراوی بێڵدرێتەوە بۆ 3-4 مانگ بۆ ماوەیەک هەرچی لەسەر بنیادنرێ باڵە دەڵێ نایاسایی نایاسایی ئەمە بۆ پەرلەمانی عێراق دەرچوو بوو بۆ هەرمی جێبەجێ دەبێت لە محکمەی اتحادی کە شتێک دەرچێت پێوترێت سابقەی قەزایی هاوشێوەی ئەوەیە پەرلەمانە و پەرلەمانە جلسە مفتوحە جلسە مفتوحە بۆی پێوترێت سابقەی قەزایی هەرچەنە محکمەی اتحادی هەندێک جار سابقەی قەزاییشە بۆ مخالفەی کردووە ئەوە عێراقە. خاڵی ئەوەی کە جەوهەریە پەرلەمان ڕیاسەی پەرلەمان بەسراوەتۆ بە تەشکیلەی حکوومەتەوە چونکە ڕیاسەی پەرلەمانە و پۆستانەی لە پۆستە سیادیەکان کە دابەشەکرێن هەمان ئەو بەشداربووانن کە لە حکوومەتە بەشدارە بن. بۆیە ئەگەر ئیتیفاق نەکرابێت لەوەی سەرۆکی پەرلەمان پارتی بێدێ سەرکۆبنەوەی پەرلەمان بکاو سەرۆکی پەرلەمان کە هەوڵی ئەوەیەدا بەبێ یەکێتی پۆستەکانی بەشاغیر بڵێت و یا کەسی تری تیادانێ ڕەنگە دوجار یەکێتی بڕیاری بایکۆتی پەرلەمان بدا. یعنی ئەو ڕۆژی دوی مانگ و سێ مانگە ئەگەر یەک لەو ئەگەرانەی کە هەیەکێتی بەشداری تامڕۆکەمە بەرنامەکە دەکەین هیچ اتفاقی نەکراوە بەس مامۆستاڵێن بازار کڕین و فرۆشتنیش گەرمە پێشتی لە پەرلەمانی عێراق شە بوو کڕین و فرۆشتنی پەرلەمانتار بەتاکید خەڵکەی لە کوردستان لەناو پەرلەمانی کوردستان پێشتی لە عێراق بێ و کڕین فرۆشتنی کرد کڕین و فرۆشتن هەبووە وازەحە. ئێستا هێزێکی سیاسی خەریکە فەقیرە گورگانە خواردەکەن بەشێکم لایبا بەشێکە و لایبا شتێکیش بۆ خۆی بەجێڵم. بۆیە کاک حەکیم لە عێراقی ژەویان کردبوو لە عێراقی ژەوەیەک لە عێراقی وەزیریان کردو بە وەزیر سوێنیاندا و تەسجیلیشیان کردووە کە دەستی لەسەر قورئان دانەوە مخالفەی ئەو ڕئیس کوتلەیە ناکاکە کردوێتی بە وەزیر ئەو ڕئیسی کیانەکە ئەوە عێراقی کاک حەکیم تەنها ڕەخنەکە لەسەر هەرێمنی عێراقی ژەوشتانەی تەیە. تەشکیلەی حکوومەت بە بڕوای من کاراکتەرەکانی ئەوانەی پێشنیار کراوە مەسەن یەکێ پارتی مەسرور بارزانی کاندید کردووە بۆ کابینەی دەیەم و هەر کابینەیەکی تریش یەکێتیش پێم وایە قوبات تاڵەبانی کاندید دەکا بۆ جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران. ئەم دوو کارکتەرە بە یەکۆ نایەن کرێ چکە لە ماوەی ئەو 6 ساڵە تەنها 2.5 جار جێگر لەگەڵ سەرۆکە کۆبنەوەیان کردووە بەجیا نا هەر 2 جار حزوری هینیان هەبووە حزوری ئیتفاقیان هەبووە. بۆیە نە ئەم متمانەی بە ئەو هەیە نە ئەویش متمانەی بە ئەم هەیە بالعکس هەر یەکەیان مەسن ئەمان یەکێتی ئیتیهامی مەسرور بارزانیەکە بەوەی کەوە دڵسۆزی نەنواندووە بۆ سلێمانی و بودجەی بۆ خەرج نەکردووە. ئێستا بە چ ڕوویەکۆ دەنگەدەن بەو سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە. بە مقابل پارتی گومانیان هەیە لە قوبات تاڵەبانی کە کۆمەڵە مەلەفات هەبوو دژی پارتی جوڵێنراون قوبات تاڵەبانی لە پشتی بووە. بۆیە ئەوانیش نایانەوێت بە هیچ شێوەیە قوبات تاڵەبانی ببێتەوە بە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران. ئەمانیش نایانەوێت مەسرور بەرزانی ئللا بە شروعی ئەمان نەبێت کەواتە پێگەێنانی حکوومەت ئاسان نییە ئەچێتە تونێلێکی تاریکەوە. ئەگەرێک هەیە کە بخرێتە دوای تەشکیل دوای هەڵبژاردنەکانی عێراق. باش بەزمەوەسە دەڵێن وەکو چۆن فشار کرا بۆ هەڵبژاردنەکە دیزاین هەبوو ڕەنگە هەر وڵاتانی دراوسێ بێنەوە و بۆ حکوومەتەکە جاسەڕی وڵاتانی دراوسێ بە ڕەنگە بە پێچەوانەوە بێ ڕەنگە جیهاتی تری دەولی فشار بکەن بۆ پێگەێنانی حکوومەت وڵاتانی ئەقلیم فشار بکەن بۆ پێکنەهێنانی حکوومەت و کۆبوون بەڵ ئەمە زانیاریە ئەمە زانیاریە. باش بەس ئەگەر لەدایکیش ببێ ئەم حکوومەتە لەدایکیش ئەم حکوومەتە لەدایک حکوومەتێکە لەوەی پێشوو باشتر نابێت ینی بەدڵنیاییوە لەوەی پێشوو باشتر نابێت. یعنی حکوومەتێک لە 13 ساڵان نەیتوانی بێ بوجەدانێ ئەم حکوومەتەش ناتوانێت داین. ئەی پێویست بە نەوت و موچە لەگەڵ بەغدا و بە کورد و کرمانجی ئەبێ بەغاچی پێڵێەوە بکە حکوومەتی هەرێمیش سوێنی خواردووە کە نابێ بەغاچی بڵێ ئەوە بکە ئللا عەرقە لە دروستەکە. بۆیە مەسئلەی موچە مەسئلەی بوجە وەک خۆی منێت وەکو کارنامەش پێشتر 4 ساڵی ڕابردوو کارنامەیەکی جوانیان نەبوو وەکو داق کارنامە کاک بەس ئەمجارە هەموو جارێ من 7 ساڵ لە پەرلەمان بووم 4 حکوومەتم بینیوە 4 کارنامەی زۆر جوانی ستەندەری عالەمی دانیشن بەڵام کارنامە حبر على الورق وەکو وەرەق الخەضراءەکەی کازمی وایە هیچی نەهاتە بوو. دوای بە سەرقەت قەرن کۆتایی هات
کە نزیکەی 3 تریلیۆن دینار دزرا. باشە چەند خولێکێکمانەوە سەبارەت بە کۆمەڵی دادگەری کەسە بەراری داوە ناچێتە پەرلەمان و ناچێتە حکوومەت بەدیلی دیکەی هەیە و هەڵوێستە پێ دوایەت ینی باشتر سوورین لەسەری نوەک سەرکردایەتی کۆمەڵ سوورین لەسەری هەڵوێستێکی جوامێرانە بوو هەڵوێستێک بوو لە کاتی خۆیان دامان چکە گلەی ئەویان نەکرد ئەبوایە تەلەویستان کرا ئێمە قەناعەتمان وا بوو هیچ کەس ئەو جورئەتەی ئێمەی نییە و هیچ کەس ئەو پێگەی کە ئێمە هەمانە ئەو زەرفە سیاسی کە هەیە ئێمە هەمانە ئەوانی دیکە نیانە بۆ یەک نەبێتە گلەی لەسەریان ئێمە گلەیان لێ ناکەین بڕیاری هەر هێزێکی سیاسی بەدەستخۆیەتی ئێمە چاوەڕێی هیچ هێزێکی سیاسیمان نەکردووە تا بڵێن وەڵا ئەگەر بەوان نەهاتن ئێمە بڕیاری خۆمانماندا ئێمە بڕیاری خۆمان سەر بەخواانە داومانە بێمنەت بووین لە بڕیارەکە کە ئیدەین بێمنەتین لەو ئەطرافانەی کە دیزاینەکەیان کردووە چونکە ناکرێت کەسێک وڵاتێک دیزایانی کردووە و دەنگی تۆی تێکشکان و ئێسش گلەی بک بڵێ بۆ بڕیاری واداوە بەڵام خوێندنەوە شێ دەڵێنەوە خۆتان پراوێز دەخەن پەرلەمان ئێمە ئێستا ئێمە لە پەرلەمانی عراق هەین و هەرچی ئیعلامی ئەم وڵاتی ئەعتما دەکاتە سەرەوە ئەندام پەرلەمانەی ئێمە لە ڕووی چالاکی و فەرمو مووقفی لایەنێکی سیاسیم پێ بڵێ لە موچ هەمویان چوونەتە لای محکەمەی ئیتیحادیە ئەندامەکەی مەشروعە لای سەرۆکی محکەمەی ئیتیحاد غیری ئێمە چیتریان کردو تا ئێمە نەمان کرد بۆیە ئێمە معارزەیەکی مجتەمەعین کاک حاکیم ئەوەی کە ئێستا من و تۆ باسیەکەین نەفەسێکی معارزەیە من پەرلەمانتار میانە ئۆپۆزیسیۆنێکی ڕاستە نا ئێستا من پەرلەمانتار میانە بەزەو قسانەی کە یەکەم قسەی ئۆپۆزیسیۆنیانە بۆیە کەس ناتوانێت ڕێگەی ئۆپۆزیسیۆن بوونمان لێ بگرێت لەبەری ئەوەی ئۆپۆزیسیۆنێکی حکومی بین پەرلەمانی بین ئەبینە ئۆپۆزیسیۆنێکی مجتەمەعی لە ناو کۆمەڵگا ڕەخنەگرین ئیعلاممان هەیە موسساتمان هەیە ئەنداممان هەیە کادرمان هەیە و اینجا ئێمە لە پرۆسەی سیاسیە یەکێکین لەو هێزە سیاسیانەی سوودانی یەکەم هێز بۆ کە سەردانی کردی هەموو هێزە سیاسیەکانی دیکە سەرۆکی هەرێم جوابی نردووە کە ئەوە کۆبنەوەی ڕێزەگرین لە بڕیارەکەتان بەڵام کۆبنەوەی پەرلەمانە و کاتەکەین وەفدی یەکێتی دانوسانکاری یەکێتی سەردانی کردین وەفدی دانوسانکاری پارتی سەردانی کردین ئێمە خۆمان دوێنێوپێری کۆنگرەی ڕۆژنامە نووسیمان کردووە لەگەڵ ئەو شەش لایەنەکەی دیکەی دەرەوەی پارتی یەکێتی ئۆپۆزیسیۆن بوون تەنها بەوە نییە لە ناو پەرلەمانابی و فراکسیۆنێکی پەرلەمانی هەبێ نەخێر ئێمە فراکسیۆنە پەرلەمانێکەمان بۆ هەڵپەسادووە لەو حاڵەتان ناچینە پەرلەمان بەڵام ئۆپۆزیسیۆنێکی فعلی و کارامە بین لە دەرەوەی پەرلەمان خۆشتان ئۆپۆزیسیۆنێکی ڕاستەقینە دەزانن چونکە ئێستا دەڵێن ئۆپۆزیسیۆنی ساختەش پەیدا بووە وەڵاهی کاک حەکیم ئەوە خەڵگە بێ بڕیاری لێ بدە وەختی ئێمە بڕیارێکمان وەختی ئێمە قەرارێکماندا ئەتوانین جێبەجێکی قەرارێکماندا مولزەمین بە قەرار ئۆپۆزیسیۆنی ساختە لای مامۆستا ئەحمەد چییە ئۆپۆزیسیۆنی ساختە ئێمە چوار جۆر ئۆپۆزیسیۆنمان هەیە ڕاستیەکەی یەکێک لە ئۆپۆزیسیۆنی مزەیەفی پێوتری ئەوەیە طبعا ئۆپۆزیسیۆنێکمان هەیە بەس قاڵەقاڵەکە ئۆپۆزیسیۆنێکمان هەیە ئۆپۆزیسیۆنی تەغییریە ئۆپۆزیسیۆنێکمان هەیە ئۆپۆزیسیۆنێکە بەدیلی پێ نییە ئەو ئۆپۆزیسیۆنانەی کە بەدیلیان پێ نییە و بەس قاڵەقاڵەکەن ئۆپۆزیسیۆنێکی مزەیەف زۆرە لە کوردستان هەمانە ینی بەڵێ بڵێن بە دڵنیاییوە خەڵکێک هەن بە ناوی ئۆپۆزیسیۆن و شەریکن لە دەگەڵ دەسەڵاتە لەژێرە سوپاس دەکەین مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشید مادومان کردی سوپاسیان بۆ دەکەین سوپاس بە بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ